زیانەکانی مادەی هۆشبەر لەسەر کۆمەڵگا و بنەماڵەکان. مادەی هۆشبەر یەکێکە لە گەورەترین کێشەکانی سەردەمی ئێستا کە کاریگەری نەرێنی لە سەر تاک بنەماڵە و کۆمەڵگا هەیە. ئەم کێشەیە تەنها کێشەیەکی تەندروستی نییە، بەڵکو کاریگەری فراوانی لەسەر هەموو ڕووەکانی ژیان هەیە. من لێرەدا باز لە هەندێک خاڵی وەک زیانەکانی و کاریگەریەکانی دەکەم کە هیوادارم لەگەڵما. زیانەکانی لەسەر بنەماڵە: پچڕانی پەیوەندی خێزانی، نەمانی متمانە لە نێوان ئەندامانی بنەماڵەدا، دوورکەوتنەوە لە بەرپرسیارەتیەکانی خێزانی، کێشە و ناکۆکی بەردەوام لە ماڵەوە، جیابوونەوە و لێک هەڵوەشانەوەی بنەماڵەکان. کاریگەری لەسەر منداڵە: بێبەشبوون لە خەمخۆری و سەرنجی دایک و باوک، کەمەی پاڵپشتی دەرونی و دارایی، زیادبوونی ئەگەری بەکارهێنانی مادەی هۆشبەر لە داهاتوودا، کاریگەری نەرێنی لە سەرپێگەیشتن و دەرچوونی لا قوتابخانە. قەیرانی دارایی: لە دەستدانی سامان و مڵک، قەرزاربوون و کێشەی دارایی، دابەزینی ئاستی بژێوی ژیان. زیانەکانی لەسەر کۆمەڵگا: زیادبوونی تاوان و دزی، نائەمنی گشتی لە گەڕەک و کۆڵانەکاندا، پەیوەندی نێوان مادەی هۆشبەر و تاوانکاری ڕێکخراو، مەترسی لەسەر ئاسایشی هاوڵاتیان. کاریگەری ئابوووریەکەی: کەمبوونەوەی بەرهەمهێنانی کۆمەڵایەتی، زیادبوونی تێچووی چارەسەری تەندروستی، کەمبوونەوەی کوالێتی هێزی کار، زیانی ئابووری بۆ خێزان و کۆمەڵگا، گۆڕانی بەها کۆمەڵایەتیەکان، کەمبوونەوەی پابەندی بە یاسا، دروستبوونی کۆمەڵگایەکی بێبەزەی، کاریگەری نەرێنی لەسەرنەوەی داهاتوو. کاریگەری لەسەر تەندروستی گشتی: بڵاوبوونەوەی نەخۆشی، زیادبوونی نەخۆشیەکانی بەکارهێنانی ئامڕازی هاوبەش، بڵاوبوونەوەی ڤایرۆسی ئایدز و شێرپەنجە، کێشە دەرونیەکان و تەندروستی دەرونی، زیادبوونی ڕێژەی خۆکوشتن، بارگرانی لەسەر سەرچاوە تەندروستیەکان، زیادبوونی ژمارەی نەخۆش لە نەخۆشخانەکان، تێچووی بەرز بۆ چارەسەری ئالوودەبووەکان و کەمی سەرچاوە بۆ نەخۆشە ئاساییەکان، پێویستی زیاتر بە پسپۆڕانی بواری تەندروستی دەرونی. و لێرەشدا باز لە هەندێک ڕێگاکانی بەرەنگاربوونەوە دەکەم. دروستکردنی ناوەندی پشتگیری خێزان، پێدانی خزمەتگوزاری فێرکاری بە دایک و باوکەکان، دروستکردنی قوتابخانەکانی خێزان بۆ بەرەنگاربوونەوە، پاڵپشتی دەرونی بۆ ئەندامانی بنەماڵە، پرۆگرامی خوێندنەوە و هۆشیاری گشتی، چالاکیە وەرزشی و کللتوریەکان، دروستکردنی دەرفەتی کار، بەهێزکردنی سیستەمی یاسایی، دانانی یاسای تونند و تۆڵ، بەرەنگاربوونەوەی قاچاقی مادەی هۆشبەر، دانانی پرۆگرامی چارەسەری بەخۆڕایی، پەیڕەوکردنی سیاسەتی پێشگیریکردن. دەرەنجام مادە هۆشبەر تەنها کێشەیەکی تاکە کەسی نییە، بەڵکو کێشەیەکی کۆمەڵایەتیە کە کاریگەری لەسەر هەموو کەسەکان هەیە. بەرەنگاربوونەوەی ئەم کێشەیە پێویستی بە هەماهەنگی لە نێوان بنەماڵە، کۆمەڵگا و حکوومەتیشدا هەیە. تەنها بە هاوکاری و هەوڵی هەمووان دەتوانین ئەم کێشە گەورانە یان ئەم کێشە گەورەیە چارەسەر بکەین و کۆمەڵگەیەکی پاک و تەندروست دروست بکەین. پێشگیریکردن باشترە لە چارەسەرکردن، یاخود خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. هەنگاوێکی بچووک بۆ هۆشیاری دەبێتە هەنگاوێکی گەورە بۆ ڕزگاری.